هاوپەیمانی سێبەرەکان نهێنیەکانی پشتیوانی هەواڵگری رووسیا بۆ ئێران لە کاتێکدا ئاگری گرژیەکان لە نێوان ئێران و بەرەی ئەمریکا و ئیسرائیل بەردەوامە. راپۆرتە هەواڵگریەکان پەردا لەسەر ڕۆڵێکی شاراوە و کاریگەری رووسیا لا دەبن. مۆسکۆ لە ڕێگەی دابینکردنی زانیاری وردی هەواڵگری لەسەر شوێنی کەشتیە جەنگیەکان و فڕۆکە گەلی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەتا چاوە سەربازیەکانی تاران لە ناوچەکەدا. با گوێرەی سەرچاوە ئاگادارەکان بۆ ڕۆژنامەی واشنتۆن پۆست ئاستی ئەم پشتیوانیەی رووسیا زۆر فراوان و کاریگەرە. ئەم هاوکاریە لە هەفتەی ڕابردوودا بایەخێکی ستراتیژی زیاتری پەیدا کرد بە تایبەت دوای ئەوەی ئیسرائیل و ئەمریکا توانیان بەشێکی بەرچاو لە ژێرخانی سەربازی ئێران تێک بشکێنن. ئێران لە ئێستادا سەرنجی خستووەتە سەر بە ئامانجگرتنی سیستەمەکانی ڕادار و ناوەندەکانی فەرماندەی و کۆنتڕۆڵی ئەمریکا. بەوپێی ئێران خاوەنی ژمارەیەکی زۆر کەم لە مانگی دەستکردی سەربازیە زانیاریەکانی رووسیا وەک فریادڕسێک ئەو بۆشاییە گەورەی بۆ پڕ کردوتەوە. هەرچەندە ژمارەی هێرشەکانی ئێران لەم دوایانەدا کەمی کردووە، بەڵام بەهۆی ئەم پشتیوانیە هەواڵگریەوە هێرشەکان زۆر ورتر و هەستیارتر بوون. چاودێران پێیان وایە رووسیا سوودمەندی یەکەمی درێژبوونەوەی ئەم شەڕەیە. جەنگێکی تاقەت پڕووکێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرنجی ئەمریکا لەسەر ئۆکرانیا لا دەبات. نرخی وزەش لە بازاڕە جیهانیەکاندا بەرز دەکاتەوە. لەگەڵ ئەوەشدا مۆسکۆ نایەوێت بە تەواوی نوقمی ناوشەڕەکە بێت، چونکە ئەولەویەتی یەکەمی هێشتا بەرەی ئۆکرانیایە. ئەم تێوەگلانە هەواڵگریەی رووسیا نیشانەی گۆڕانی جەنگەکەیە بۆ ململانەیەکی ناڕاستەوخۆی زلێزەکان. ئەگەر ئەم پشتیوانیانە بەردەوام بن، هاوکێشەی هێز لە ناوچەکەدا دەگۆڕێت و ئەگەری ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی نێوان واشنتۆن و مۆسکۆ لە دەرەوەی سنوورەکانی ئەوروپا زیاتر دەکات کە ئەمەش مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئاسایشی جیهان.